خێزانەکان بە تایبەت لە ناو خێزانە دایک بۆ خۆی قوتابخانێکی گەورەیە بۆ هەموو ئەندامانی خێزانەکە بەڵام بە تایبەت بۆ کچ دایک دەتوانێت قوتابخانە بێ کچێکی باش و بەهێز بنیاد بنێت. تەوەرێکی دیکەمان هەیە ئەمڕۆ لە بانی 24 باسی خێزانێکەکەین خێزانێکی کورد کە دوای ئاوارەبوون بۆ ئێران نەیانتوانیەوە بەداخەوە کچەکان بنێرنە قوتابخانە بەوەی ئەو کارە ساتانەوە بەڵام دایکی قوتابخانە ڕاستەقینەکەیە بووی دایکی هەر لە ماڵەوە کچەکەی فێری خوێندنەوە و نووسین دەکات دوجار کچەکەی بلیمەتێکی لێ دەردەچێت دەگاتە ئەوەی چەندین کتێب بنووسێت وەرگێڕانیش بۆ چەندین کتێب بکات ئەم بابەتە بەڕاستی بابەتێکی سەرنجڕاکێشە وەشانی گرنگی پێدانا بۆی لەسەر ئەم بابەتە دەوەستین میوانمان لەگەڵ دەبێت خاتوو لەیلا محەممەد سلێمان کە ئەمە نووسەر و وەرجێڕە لە ئاکرێەوە لەگەڵمانە خاتوو لەیلا بەیانیت باش سلااوت دەبێ نمونەیەکی زۆر جوانی بۆ کەسانەی کە دەیانەوێ کۆڵ نەدەن هەر چۆنێک بێ بگەن بەو ئاواتێکە خۆیان حەزیان پێوە خەونی پێوە دەبینن تۆ کە لە قوتابخانە نەتخوێندووە چۆن بووی بە کەسێکی خوێندەوار و نووسەر دەکرێت ئەم چیرۆکەمان بۆ باس بکەیت. سەرەتا سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستم سڵاو لە تۆش ڕێز سڵام هەیە سوپاسانەکەم بۆی بانگەشتیان بەرنامێتمان کرد ڕاستەکەی خۆی ئەروک لە سەرەتای بەرنمەکە ئاماژەتان پێدا خۆم لەبەرەی ئاواری ئێران بووین نەمتوانین درێژە بە خوێندن بدەم و ینی بڕۆمە بواری خوێندن ئەو شتانە بەڵام دایکەم بوو دەکرێت بنێم قوتابخانەیەک بووە من وعنی بە شێوەیە فەروەردەمانی کە نەک هەرمە خوشک و براکانیشم یعنی وای کرد کە هەست بەوە نەکەین کەم کورتی نەچوونمان بۆ قوتابخانە هەست پێ بکەین هەرچەند ینی شەهادەکەیمان نەبوو بەس لە هەمان ئازون کە قوتابیەک دەکرا ینی ئەو زانیاریانە بەدەستبێنێمەش هەمان بەڕاست ینی سوپاسی دایکمەکە یعنی وەک مامۆستای بەڕاستی ئەوەی لە توانای بووەیمە کردی باشە. لەیلا خان باسێکی کورتی ژیانی خۆتمان بۆ بکە لەگەڵ دایکت چۆن دەستی پێکرد و دایکت ئێستا ئایا لە ژیانە ماوە و چۆن کارەکانت بەردەوامە بێ لەگەڵ تا چۆن هاوکارتە تا ئێستا ئەم تەمەنە. وەڵایی خۆی دایکم سە بەڕاستی پیر بووە ینی ئەو توانایی نەماوە بەس ئەو ئێستا خۆم لە زیاتر فەرە بە خۆمەدەن یعنی دوایەوە ئەو خۆی منی فێر خوێندەواری کرد کەمکەم خۆم فەرە بە خۆمدا چکە هەموو کەسێکی شەرە بێ ئەوە بکاتەوە کە فێری خوێندن دوای کەمکەم خۆتە بێ فەرە بە خۆت بدەی بە بەهرەکانی بەڵێ ئەتر منیش باش ئەوە کە کەمکەم یعنی هەر لە مناڵی هەستم بەوایە کرد حەزم لە بابەتە ئابوووریەکانە بەردەوام یعنی ئەگەر ئەخبارێکە بووە بابەتێکە بووە لە ڕۆژنامە ئابووری بووە زۆر گرنگم پێدا نازانم ینی خولایەکی تایبەتم هەبوو بۆی دانیشتم هەر چۆنە لێ ینی هەر زانیارێکم هەبووە کۆمە کردو لەو بابەتان لەسەر بازار لەسەر بابلین اقتصاد ئەو شتانە ئەتر وای لە هەر ینی ببووم چۆنە لێ بنێ فسفۆرێکم لاتوو یان لە تەمەنێکی بچووکیش بووم بەس زانیاری تەواو لەسەر بابەتە ئابوووریەکان هەبوو ئەتە کامکان بڕیارم داتم ئەو شتانی کە کۆم کردێتەوە نووسیومە وەکو تێبینی ئەم نووسی لای خۆم خەزمە کردم با بیکەم بە کتێبێ و پێشکەشی بکەم ئەوە بۆ لەعبۆی وەک با بڵێن وەک زانیاریەک و کۆکراوەیەک بمێنێتەوە یانی بەڕاستی نەمەویست ئەو ماندووبوونە بە فیرۆ بچێ وەکو کتێبێ پێشکەشی بکەم دانی کەم دەمێنێتەوە. باشە لەیلا خان ئەو کتێبانەی کە لە تەنیشتەوە دەیبینین ئەم کتێبانە ئەو کتێبانن کە خۆت وەرجێڕاند بۆ کردووە یان نووسیوتن یان ئەو کتێبانەمان ئەگەر پێنیشان بدەی ئەگەر ئەوانی خۆت نووسیوتن لە لات هەیە خۆی من دە بەرهەمم هەیە بەڕێز لەو دە بەرهەمە شەشی دەکرێت بلە خۆم نووسیمەتەوە یا ئەنجامی لێکۆڵینەوەیە ئەو بابەتە زانستیەکان و پێوەستە بە ئابووری ئەو چوارێ تریشمەوە وەرگێرانە اینجا کتێبەکانیشم سێ بەشن بەشێکی تایبەتم بە بابەتی ئابووری بەشەکەی تریشان تایبەتە بە باری دەروونناسی
دەروناسی لە خێزانی ئەو شتانە بەشێکی بچووکیشی پێیوەستە بە باتەکانی چیرۆکی منداڵان بەس ئەوەی من زۆتر ینی سەرنجم داوەتە سەری ئەو بابەتە ئابوووریەکانە چکە خۆم خۆلیای زیاترم بۆ ئەو بابەتە هەیە بۆ بەرهەمەکان ژانی ئەوی بڵێ ئامادە بێ لە بەردەستم بێ ئەوکە دە بەرهەمم هەیە بەس لەو لەیلا پیشانی کامێرەکەی بە بۆی ببینین بزانین بەرگی کتێبەکە ناونیشانی کتێبەکە بە بینەران بناسێنیت ناونیشانی کتێبەکانم نازم وێنەکانم نردبوو بە بەڕێسان بەس ئەوەی کە لەبەر دەستی منە چکە ئەو کتێبانە خۆشم چاپم کردووە تا ئستا نەگەیشتۆتە دەستم بەڕاستی ئەوەی کە گەیشتۆتە دەست من لەنێ ئەم دوو بەرهەمەمە لە حەوت بەرهەم کە چاپم کردووە ئەمە بەردەستە لە خۆم ناوەڕۆکی زۆر بەشان نەروتم بابەتە اقتصادەکان بازارگەریە براندینگە و ڕێکلامکردن فڕۆشتن و کارسازی ئەوەی چاپ کراوە بۆ بابەتە منداڵانەکەش ئەو 10 چیرۆکی منداڵانە کە ئەویش خۆی لە 3 بەرگە بینێتەوە بەس بەرگێکی چاپ کراوە لەیلا لە بواری ئابووریە خانمان دەگمەنە و بوارێکە کە بوارێکی قوڵ و تێروپڕە و ڕۆژانەش زانست زیاتر کە بەرەو پێشەچێ ئابووریش زیاتر قوڵترە بێتەوە بەڵام ئەوەندەی ینی ئەم بوارە کەمترین خانم کاری تیاکات من شانازیەکەم کە خانمێک بەبێەوەی چوبێتە داخانە لەم بوارە قورسە پێشنگ بێ بوارێکی قورسە بەڕاستی منەڵم کە ڕۆژانە پێویستی بە ئەپدەیتکردنەوەیە خۆی بریاری ئەوەی کە چۆن ینی بەڕاستی بریاری ئەوەمدا کە تەواو ئەو بابەتە ینی بکەمە کتێ چکە لای خۆم هەر خەزن بوو وەکو با بڵێن وەکو یادداش وەکو نووسراوی لای خۆم خەزن هەبوو بەس بۆ هاتمە کردم بە کتێب یعنی کە من ئەگەڕان بە دوای بابەتێکی اقتصادی کە سێرچمە کرد بە کوردی هیچ نهاتە بەردەستم بەڕاستی یعنی با بڵێن وشەی مارکتینگ کە ئاچوم سێرچمە کرد لە فێگە کوردیەکان بەڕاستی یەک وشە ناهات داخم خواروتم چۆنە ینی تۆ قوتابخانەی کوردی بەڕاستی لەو بوارەوە ینی لاوازە هەژارە مارکتینگ هەمون وشە با بڵێن مارکتینگ باڵێ هەمان وشە کە تۆ بازارگەری دێم بە فارسی کە سێرچمە کرد ینی بەحرێ لە زانیاریە هاتە پێشم یا بە ئینگلیزی کە تۆ سێرچێکی ینی دەریایەک لە زانیاری دێتە بەردەم ینی ئەوە ینی بۆم ینی سیر بوو تۆ چۆنە بێ ینی لە قوتابخانەی لە کتێبخانەی کوردی ئەو ینی گرنگی بۆ بابەتە نەدراوە بووە کە تۆ سێرچەکەی هیچت دەست ناکەوێ ینی بوونی نییە و شتەوانە دروست ئەم بریارم کە لانی کەم ئەو بابەتانە بکەم بە کوردی بۆی کتێبخانەی کوردیش بێبەش نەبێ لەو زانیاریانە دەست خۆش بیکارێکی زۆر باش و پیرۆزت کردی پێم وابێ ئەمەش عادەتەن خوێنەری کورد بابەتە کە لە ئەکادیمیەکانی کوردستان دەخوێندرێ وایە ڕاستە پێشتر هەر ئابووری بەگشتی هەبوو لە کتێبێکدانراوەتەوە بەڵام ئێستا هەکار هەندێکیان هەیە کە ڕۆژانە بە تایبەت بازاری فۆرێکس یاخود بازار ئەلکترۆنیەکانە ئەمانە زۆرترن لە بەشی میدیاش هەر هەیە بە بازارکردن یعنی ئەمەش جۆرێکە یەکێکە لەوانەکان هەتا ڕیکلامکردنی شەر هەیە لەیلا خان پێمان خۆشە ینی بچینە ئەو چیرۆکەی کە سەرەتا بۆ هەر منداڵێک بۆ هەر قوتابیەک فێربوون قورسە بە تایبەت تۆ کە هیچ پیتێک ناناسی لەگەڵ دایکت چۆن توانیت ئەمە فێربی ئایا دایکت ڕۆژانە وانەی دیاریکراوی بۆت هەبوو یان هەر پیتەکانی فێرکردی خۆت دوجار دایکم دەکرێت بنێ ماڵی ئێمە کردو بە قوتابخانەیە چکە هەر من نەبوو من هەشت خوشک و برای تریشم هەیە کە بێبەش بوون لە خوێندن بەهۆی ئاوارگیمان ئەو ینی چۆنیە کرد ینی بۆ هەر یەکێکمان ئاستێکی پۆلی داناوە یەکێک لە پۆلی یەک بوو یەکە لە پۆلی دۆ بوو ینی چۆن تو لە قوتابخانە ینی ئاستە باشە ڕۆژانە چ کاتێک وانەی پێوتنەوە ئاست ئێمە پۆل بە پۆل وەڵا زیاتر ینی لە دوای کاتی نیوەڕۆکە خۆی ئیشی نابوو مەجای هەبوو دانیش ینی وەک مامۆستایەکی تەواو وانی بە منەدا با بڵێ ئەگەر من پۆلی 4 بوومایە پاشان وانەی بە خوشکەکە بچووکترمەدا کە پۆلی 3 بوو
بەڵێ ئاخوا ینی خۆی پۆلەکانی دیارە کرد تر ڕۆژە ئینگلیزی بوو ڕۆژە بیرکاری ینی ئەوەی کە مامۆستایەکی ئاسایی کادایکم بۆ ئێمە کردی بەڕاستی بەس پاش ئەویش خۆمان ینی کەم پەرە بە خۆماندا لە ڕووی زمان ئینگلیزی بێ زمانی کوردی عەرەبی ینی هەمووانی فێرمان کرد ئەو کتێبانەتان چۆن پیا کرد لەو کاتێکەوە لە ئێران بوون ئەو کتێبە کوردیانەتان چۆن پیا کرد بە چ زمانێک فێریەکردن خۆی ئێمە بە منهەجی فارسیەمان خوێن بەرز چکە ئێمە لە ئێران بووین ئەو کتێبانە کتێبی فارسی بوون کە هاتینەوە بۆ عێراقیش ساڵی 2005 دووبارەوەکو بێ لە سفرۆس دەستمان پێکرد چکە ئەو کات نامانتوانی کوردی بخوێنین و بنووسی دووبارە ئەجا دەستمان کرد بە فێربوونی کوردی و ئەوە و عەرەبی و ئەو شتانە یعنی ئێستا خوشکبراکانیشت وەکو خۆت خوێندەواری تەواون ئاڕەوەڵا دەکرێت بڵێم بە تایبەت خوشکەکانم سێ خوشکم هەیە دەکرێت زۆر لە من بەهرەدارترن ئەو خوشکێ لە خۆم بچووکتر هەیە یعنی ئاسێ ئەوەندە ئینگلیزیە زانێ ینی زۆر بە ئاسانی و ئاسایی لەگەڵ کەسێکی ئەمریکی قساکە ها خۆشی پەرە بە خۆی داوە بەس خۆب ئەکید یعنی لە سەرەتا دایکم بناغەکانی فێر کرد و کەمکەم خۆی خات و لەیلا خوشکێکم هەیە پێمان خۆشە لێرەوە سڵاو و ڕێس بۆ دایکت بنێرین خانمێکی کورت لە ئاوارەیە لەگەڵەوەی کە وتت 8 منداڵی هەبووە سەرڕای ئەو هەموو قورسایی ژیان سەرڕای ئەرکی ڕۆژانەی 8 منداڵی فێری نووسین و خوێندنەوە کردووە وای لێ کردوون کە ئێستا ببنە بەهرەمەندێکی باش ئەمە شاژنێکی کووردە ینی ئەمە پێوترێ شاژن لە ناو کووردە بەس پێم وایە لە خانمانی کورد ئەم شتانە چاوەڕێکرێن بەڵێ بەڕاستی شانازی پێوەشەکەم یعنی هەموو جاریش هەر بەرهەمێکم دەنووسم لە کتێبەکەش پێشکەشی ئەەکەم حەقی خۆیەتی بەس پێشکەشی دایکی بکەوانی ناوی هێنم لە کتێب وایە بەڵێ دەستت خۆش بێ خات و لەیلا زۆر بێ نمونەیەکی زۆر زۆر جوانی نمونەی بەڕاستی نمونەی کۆڵ نەدانی ینی کەسێک ببێ قوتابخانە بەم شێوازە باشە بتوانێت بنووسێ بخوێنێتەوە فێرە زمان بێ لە بواری ئابووری لە بوارە ئابووریەکە ئەوە هەر زۆر سەرنجی ڕاکێشان بەڕاستی بابەتی ئابووری بابەتێکی زۆر وشکە ڕەنگە هاژە باشتر بزانێت چونکە اختصاصی خۆتی ئابووری ینی من وەکو بینەر وەکو ڕۆژنامە نووسیش بە هیچ شێوازێک ناوێرم باش خۆم لە ئابووری بدەم بەڕاستی ڕاستە بابەتێکی تابڵی خۆشە وەکو وتم هەکار زۆر جار کەسی زۆر تایبەتمەندیەوێ کە خۆی بدات لەو بوارە ڕاستە بوارێکی زۆر زۆر خۆشە بەڵام قوڵە وردە پێویستی بەوا بێت کە بیکەیتەوە بە زمانێکی سادە بۆ خەڵک ئەمەش بۆ خۆی قورساییەوێ وەکوتم کە منە و ژنانەی دەسێنامە بەڵام بەهێزین ئێمە مادەم لە بواری ئابووریە کارەکەی لەیلا خان خۆشحاڵ بووین لەگەڵمان بووی کاتێک دێنێ من هەندێک کێشەم هەیە بوو چاپی کتێبەکانم یعنی چەند بەرهەمێکی نووسراوم هەیە چاپ ناکرێ چکە خۆشم ناتوانم کولفەی چاپکردنی لە ئەستۆ بگرم بەڕاستی و یعنی بەنیازم کتێبێک بنووسم لەسەر پێشمەرگەیەکی گەورەی ئاکرێ کە دەکرێت ناکرێت بڵێن پێشگوێ خراوە دەکرێت بڵێن پێشمەرگەیەکی ون بووە کە مەلا موستەفا خۆی شخصیە ناوی هاوردەوتێتی شۆڕشی کورد یعنی قەرزاری ئەو پێشمەرگەیش محەممەد ئەسعەدە کە ئەکاتە خەزوری خۆمیش هەمووی کتێبی لەسەر ئەو بنووسم یعنی حەزەکەم لایەنێکی پەیوەندیدار هاوکاریم بکە بۆی بەرهەمە ئەو بەرهەمە چاپ نەکران چاپ بکە بۆ ئەوەی ئەو ماندووبوونم بە خسار نەچێ با من بانگەوازەکە تەواو بکەم لەیلا خان ئەگەر ڕێگەم پێ بدەیت هەر ئیزافەتەن بۆ قسەی بەڕێزت بەڕاستی شایەنی ئەوەیە بە باشترین کوواڵێتی بە باشترین دیزاین وەزارەتی ڕۆشنبیری بە ڕێبەراتی چاپ و بڵاوکراوەکان نازانم ئاکرێ پێیوەستە بە هیچ هۆگیان چاپ بڵاوکراوی تایبەت بەخۆیە شایەنی ئەوەیە هەموو ئەو بەرهەمانەی کە خات و لەیلا ئامادەی کردووە بۆی چاپ بکرێ بێگومان دوای پێداچوونەوە ینی کە بۆ شێوە یاسایی کە هەیە کە خانەکانی چاپ و بڵاوکردن دەست پێشخەری بۆ بکەن بەرهەمەکانی بڵاو بکرێتەوە سپاس بۆ تۆ